هاوڕێیان ئەم کاتتان باش ڤیدیۆی ئەمڕۆم تایبەتە بە خێزاندار تەقدیمکردنی ڤیزای گەشتیاری کەنەدا لە ماڵەوە بۆ ئەو کەسانەی خێزاندارن ئەتەوێت خۆت و خێزانەکەت و منداڵەکانت تەقدیمی ڤیزای گەشتیاری کەنەدا بکەن بەم جۆرە فۆڕمەکان پڕەکەنەوە. ڤیدیۆکەی پێشوم کە دامنا تەنها بۆ کەسێک بوو کە سینگڵ بوو، بەڵام ڤیدیۆی ئەمڕۆم بۆ کەسێکە کە خێزاندارە. زۆربەی هەنگاوەکان وەکو یەکە تا ئەو کاتەی ئەکاونتی شەکەیتەوە، لەوێوە هەندێک پرسیار هەیە وەڵامەکانی ئەگۆڕێن. ئەنجا با دەست پێ بکەین بڕۆینە وێبسایتی کەنەدا.ca، ئەکاونتەکەمان بکەینەوە و دەست بکەین بە تەقدیمکردنی ڤیزا. لێرێ مە خوارەوە Immigration and Citizenship, sign in with GCK. لێرە من sign inم کردووە، یعنی داخلی ئەکاونتەکەم بوومە چونکە پێشتر ئەکاونتەکەم دروست کردووە. هەتا ئەم هەنگاوەی لێرە ئەیبینن وەکو ئەو ڤیدیۆیەک هەمان شتە وەکو ئەو ڤیدیۆی کە پێشتر دامناوە. ئێمە خوارەوە نووسراوە apply to come to Canada. لێرە ئێمە خوارەوە visitor visa هەڵەبژێرم. هەندێک پرسیار هەیە گۆڕانکاری بەسەریەت بە حکمی ئەوەی تۆ خێزانداری و ئەتۆ خێزان و مناڵەکەشت لەگەڵ خۆت تەقدیمی ڤیزە بکەن و هەمووتان بە یەک پاکێج ڤیزەکانتان پاسپۆرتەکانتان بنێرن ئەگەر ناوتان هاتەوە. لێرە ڤیزت داگرم ئەڵێ بۆچی ئەتەوێ بێی بۆ کەنەدا، چەندێک ئەتەوێ بمێنیتەوە، 6 مانگ. ئێستا لەکوێ ئەژیت؟ لە عێراق ئەژیم. ئایا هیچ ئەندامانی خێزانت هەیە کە هەڵگری ئیقامەیە جنسی کەنەدا بن؟ ئەڵێ نەخێر. لێرە نەکس داگرم ئەڵێ پێشتر لە کەنەدا بوویتە؟ نەخێر. ئایا ئیقامەیە جنسیی ئەمریکات هەیە؟ نەخێر. لێرەوە وەڵامی پرسیارەکان ئەگۆڕێ. باری خێزانی married، ئەتەوێ بچیتە چه پرۆڤینسێک، ئەتەوێ بچیتە چه هەرێمێک بۆ سەردانەکەت بۆ گەشتەکەت. بریتیش کۆلۆمبیا هەڵەبژێری. لێرە کۆنتینیو، دیسان کۆنتینیو. بۆ چ هۆکارێک ئەتەوێ بێی بۆ کەنەدا؟ هۆکاری گەشتەکەت چییە؟ توورزم یعنی گەشتیاری. لێرە ئیتە خوارەوە ئەڵێ ئایا ئیشت هەیە لە وڵاتێکە لێی ئەژی؟ بەڵێ. ئایا بزنست هەیە؟ نەخێر. ئەگە بزنست هەیە بنووسە بەڵێ بزنسم هەیە. بە کەسێکی تر ئەبەستی بۆ باری داراییت؟ ئەڵێ نەخێر. پێشتر سەفەرت کردووە؟ بەڵێ. ئەگە سەفەرت کردووە وەکوتم وێنەی هەموو ڤیزەکان ئەگری کە لە سەر پاسپۆرتەکەت هەیە و دوایی لێرە ئەپلۆدیەکەی. ئەم پرسیارە بە نەخێر وەڵام ئەیتەوە ئەڵێ ئایا ئەو کەسێک کە لەگەڵت یەت ئەندامانی خێزانەکەت پێشتر لە کەنەدا بۆ یاخود هاتووە بۆ کەنەدا؟ تۆڵی نەخێر. پێشتر کارێکی نایاساییت کردووە؟ نەخێر. ئایا داوای فەحسی طبیان لێ کردووی لەلایەن ئیمیگریشنەوە؟ نەخێر. لێرە وەڵامەکەت ئەگۆڕێ لەم پرسیارە. Do you want to submit an application for a family member? Yes. ئەڵێ ئایا ئەتەوێ ئەپلیکیشنێک لەگەڵ ئەوەی خۆت بۆ خێزانەکەت بۆ فامیلی مەمبەر یعنی ئەندامانی خێزانەکەت بکەیتەوە؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ ئەگەر ئەتەوێ بۆ ئەندامانی خێزانەکەت تەقدیم بکەی سەرەتا بە خێزانەکەت دەست پێ بکە سپاوس، یعنی زانیاری خێزانەکەت بڕەکەیتەوە. ئەڵێ خێزانەکەت لەکوێ ئەژی؟ لە عێراق. هەر لە عێراق پاسپۆرتی دەرهێناوە. ئەمە مەبەستی خێزانەکەتە. ئەڵێ ئایا خێزانەکەت گرین کارتی هەیە لە ئەمریکا؟ نەخێر. ئەڵێ باری خێزانی ئەو کەسێک کە تەقدیمی بۆ ئۆکەی ئەنووسی married. خێزانەکەت کەی لەدایک بووە؟ لێرە ئەڵێ ئەو کەسێک کە تەقدیمی بۆ ئۆکەی کە خێزانەکەتە بۆ نمونە لەکوێ ئەمێنێتەوە؟ هەر لە بریتیش کۆلۆمبیا. ئەڵێ بۆچی ئەو کەسی کە لەگەڵت یەت بۆچی یەت بۆ کەنەدا؟ ئەویش بۆ توورزم یعنی ڤیزای گەشتیاری بۆ گەشتیت.
ئەڵێ does your family member want to apply for a parent grandparent super visa بڵێن نەخێر ئەڵێ ئایا خێزانەکەت یاخود ئەو کەسی کە تەقدیمی بۆکەی لەگەڵ خۆت پێشتر کارێکی نایاسایی کردووە خراوەتە زیندانەوە شتێکی کردووە تۆڵەی نەخێر پێشتر داوای فەحسی طبی لێ کراوە نەخێر ئەم پرسیارەڵێ ئایا پێشتر پەنجەمۆری کردووە بۆ هاتن بۆ کەنەدا بڵێ نەخێر ئەگەرش پەنجەمۆری کردووە بڵێ بەڵێ لێرە ئەڵێ ئایا ئەو کەسەی تەقدیمی بۆکی دەجێ پارەی حەقدەسی ڤیزە و بایۆمەتری خۆی ئایا یان نا تۆ ئەڵێ yes I will be paying my family members application fee یعنی هەمومان بەیەکەوە لێک application هەمومان بەیەکەوە پارەکە ئەین یعنی من بۆ خێزانەکەشم پارەی ڤیزەکە ئێم ئەوە زانیاری خێزانەکە تەواو اینجا ئەڵێ do you want to submit an application for another family member yes مناڵەکەت ئەم پرسیارانەی کە ئێستایەت بۆ مناڵەکەتە ئەوەی یەکەم بۆ خێزانەکەت بوو ئەمەی ئێستا بۆ مناڵەکەتە ئەڵێ مناڵەکەت یعنی ئەو کەسێک کە تەقدیمی بۆکەی لەکوێ ئەژی عێراق پاسپۆرتەکەی لەکوێ دەرهێناوە هەر لە عێراق next منداڵەکەت گرین کارتی ئەمریکایی هەیە نەخێر منداڵەکەت خێزاندارە یان سینگڵە بە دڵنیایە بێ سینگڵ بێت کەی لەدایک بووە ئەیکەینە موالی 2013 تەمەنی بچووکە بۆیە لەگەڵتانیەت ئەڵێ مناڵەکەت فامیلی مەمبەر ئەوەی کە تەقدیمیەکەی بۆی لەکوێ ئەمێنێتەوە لە بریتیش کۆلۆمبیا چونکە هەردووکتان ئێوە ئەچنە بریتیش کۆلۆمبیا ئەمە زۆر گرنگە ئەڵێ ئەو فامیلی مەمبەرە ئەو ئەندامی خێزانی کە لەگەڵتە مناڵەکەتە will be living in Canada with a parent or legal guardian for their entire stay لەبەر ئەوەی من تەمەنم کردە 2013 لەم پرسیارە ئەبێ بڵێ بەڵێ ئەڵێ ئایا ئەم کەسەی لەگەڵ خۆت ئەیهێنی لە ژێر چاودێری دایک و باوکی خۆی ئەبێت کە ئەو کاتی لە کەنەدایە ئەمێنێتەوە تۆ ئەبێ بڵێ بەڵێ لەبەر ئەوەی من تەمەنی ئەو با بڵێ ئەو کەسەم کردە 2013 کە تەمەنەکەی بچووکە هەتا 18 ساڵی ئەبێ لەگەڵ دایک و باوکەکە بمێنێتەوە بۆیە ئەم پرسیارەت لێکە ئەڵێ بەڵێ ئەڵێ ئایا مناڵەکەت ئەو کەسێک کە ئەیهێنی لەگەڵ کەسێک سەفەر ئەکات کە یعنی چۆن بڵێ بەرپرسیارەتی بەخێوکردنی ئەم مناڵی لە ئەستۆ نییە تۆ ئەڵێ نەخێر بۆ لەبەرەوەی تۆ مەسئولیاتی بەخێوکردنی مناڵەکەت لە ئەستۆی خۆتە یعنی ئەمە مناڵی ڕاستەقینەی خۆتە ئەم پێتەڵێ ئایا ئەم مناڵە لەگەڵ یەکێ سەفەر ئەکا کە مەسئولی یعنی ئەو مناڵە نەبێت تۆڵی نەخێر من لەگەڵی سەفەرەکەم من بەرپرسی ئەو مناڵە ئەڵێ نۆ ئەڵێ بۆچی سەفەر ئەکاتەم کەسی کە تەقدیمی بۆکەی کە مناڵەکەتە وەکو ڤیزت توریزم یعنی گەشتیاری ئەڵێ ئایا مناڵەکەت ئەوێ تەقدیمی پارنت و گراند پارنت سوپەر ڤیزە بکە ئەمە جۆرێکە لە ڤیزە بۆ کەسانەیە کە خۆیان لێرن ئەیانوێت تەقدیمی ڤیزە بۆ دایک و باوکیان بکەن لە کوردستان خۆیان لێرە ئیقامەیان هەیە یان جنسییان هەیە بۆیە هەموو کەسێک ناگرێتەوە لێرە ئەڵێ نەخێر نەخێر داوای فەحسی طبی لێکراوە نەخێر لێرە ئەڵێ yes I will be paying my family members application fee لەبەرەوەی هەموو پاکێجەکە بێکەوە یەکجار تۆ پارەکەی ئەیت yes داگری اینجا لێرە ئەگەر کەسێکی ترت لەگەڵیت بۆ نمونە دوو مناڵت هەیە هەمان شت ئەڵێ do you want to submit an application yes معلوماتی ئەو مناڵی دووەمت زانیاریەکانی داخلەکەی بەڵام ئەگەر یەک کەسێک مناڵت هەیە تاو بۆ تۆ بۆ خێزانەکەت و بۆ مناڵەکەت زانیاریەکانت کردەوە لێرە ئەڵێ نۆ ئەو کاتێک کە تاو بوو هیچ ئەندامانی خێزان نەما بۆی تەقدیم بکەی ئەڵێ نۆ next داگری
ئەڵێ لەم 10 ساڵەی پێشوو پەنجەمۆرت کردووە تۆ یعنی ئەو کەسی کە پێڵێن مین ئەپلیکەنت تۆڵەی نەخێر ئەگە پەنجەمۆرت کردو بڵێ بەڵێ کێشە نییە. Yes, I will be paying my application fee. ئەڵێ ئایا ئەگەر داوای سکانی پاسپۆرت و هەروێنەیە کە داواکراو بێ داوات لێ بکەین ئەتوانی ئامادەی بکەی ئەڵێ بەڵێ. ماستەرکارد ڤیزە دەبتت هەیە بۆ ئەوی بە ئۆنلاین پارەی ڤیزە و پارەی بایۆمەتری بیەی تۆڵەی بەڵێ. ئەمە هەموو وەڵامەکانتە ئەگەر وەڵامێک کە تۆ دەستکاری بکەی ئەمە دابگرە ئێدت ئەدباتە ئەو شوێنێکە و پرسیارەی لێکراوە و دەستکاریەکەی ڕێکیەکی تۆ دیسان نەکستداگری هەتایی تۆ سەر ئەم پێیجە. بەڵام ئەگەر هەموو شتێک تەواوە جوان سەیری وەڵام و پرسیارەکان بکە ئەگەر هەمووی تەواوە کۆنتینیو دابگرە. لێرەی تە خوارەوە کۆنتینیو. لێرە لە دۆکمنت چەکلیست شتەکانت ئەگۆڕێ سەیریکە هەمووی گۆڕاوەکو ئەوە نەبوو کە سینگڵ تەقدیمی ئەکرد و پارەکەش گۆڕاوە بۆ پارەکە زیای کردو $470 بۆ 3 کەس لەبەرەوەی 2 بایۆمەتریتان هەیە 2 بایۆمەتری مناڵەکەت بایۆمەتری ناوێت لەبەرەوەی تەمەنی لە 18 ساڵ کەمترە و 3 ڤیزا حەقدەسی هەمووی ئەکاتە $470 ئەم $470 نایەنەوە گەر قبول بەیان ڕەفز بێ ئەم $470 لێ ئەڕوە. لێرە شتێک هێمێ پێتان بڵێم ئەم سەپۆرتینگ دۆکیومنتە لەگەڵ ئەپلیکیشن فۆرم ئەمە یەکەم بۆ ئەو کەسێک کە تەقدیمیەکانی بۆ نمونە باوکەکە تەقدیمەکەی بە ناوی تۆ تەقدیم ئەکرێ زانیاریەکانی خۆت هەمووی لێرە ئەنووسی باشە. ئەگەر دایکەکە تەقدیمەکە بۆ نمونە دایکەکە ئەکاونتی کردو تۆ زانیاری خۆی داخل کردووە سەرەتا دایکەکە زانیاریەکانی خۆی لێرە داخل ئەکات. بابزانین جیاوازی ئەم دۆکیومنتانە ئەم بەڵگەنامانە چیە لەگەڵ ئەوانی تر کە پێشوو هەمان بوو. لێرە application for visitor visa IMM 5257 PDF کە داونلۆد یەکەیتە سەر لاپتۆپەکەت و ئیکەیتەوە پڕیەکەیتەوە زانیاری شخصی خۆتە داخلیەکەی. لێرە travel history وێنەی هەموو ئەو ڤیزانەی کە هەتە وێنەی ئیکری لەسەر پاسپۆرتەکەت. دووەم پاسپۆرت وێنەی پاسپۆرتەکەت دائەنی. ئەم فۆرمە هەیە use of family member representative for online application ئەمە یانی چی ئەگەر کلیک بکەمە سەر ئەم فۆرمەیە کرێتەوە ئەم فۆرمە پڕیەکەیتەوە کێ پڕیەکاتەوە باوکەکە و دایکەکە هەردووکتان پڕیەکەنەوە ئیمزای ئەکەن هەردووکتان پرنتیەکەن و ئیمزایەکەن. ئەمە ئەوە نیشان ئەدا کە ئەو کەسی تەقدیم ئەکا ئەبێتە مین ئەپلیکەنت یعنی ئەبێتە کەسی سەرەکی لەم پاکێجە لە پاکێجی ڤیزیتەر ڤیزا و ئەوانەی کە لەگەڵین هەمویان بەیەکەوە تەقدیم ئەکەن و ئەم ئەبێتە چۆن بڵێ بەرپرسیان بۆ تەقدیمی ڤیزەکە. هەر ئەوانەیە تۆ تەقدیمیەکی کە ئەو کەسی فۆرمەکان پڕکاتەوە لەگەڵ خێزانەکەت مناڵەکەت نایەوێت. marriage license عقدی زەواج ئەبێت عقدی زەواجەکەتان دانێن لێرە سەرەتا ئەینێرن بۆ وەرگێڕی یاسایی بۆتان بخاتەوە سەر زمانی ئینگلیزی وەریگەڕێتەوە سەر زمانی ئینگلیزی. proof of means of financial support و شتەگرێتەوە کەشفی حساب بانقی لەم حاڵەت ئێوە 3 کەسن ئەبێ پارەی زۆر دانێن بۆ نمونە 2 دەفتەر 3 دەفتەر زیاتر دانێن لە بەرەوەی 3 کەسن مەسروفات لەسەر خۆتانە و هەروەها پشتگیری ئیشیش دائەنێن پشتگیری ئیش لەلایەن بۆ نمونە لەلایەن خاوەن کارەکەتەوە کە تۆ بەردەوام ئیشەکەیت و بڕەپارەکەی کە وەریەگری مانگانە چەندێکە ئەبێ لە پشتگیری کارەکە ئاماژەی پێ بکەین. دیجیتال فۆتۆ وێنەی معاملات بۆ خۆت. purpose of travel ئەوە لە ڤیدیۆیە باسی یەکەم چۆن purpose of travel ئەنووسن تەنها بۆ گەشتیاری و هیچ شتێکی وانە. family information زانیاری تەواوی خۆت خێزانەکەت مناڵەکەت دایک و باوکت و خوشک و براکانت. لێرە optional documented هەیە ئەمە توانی بە جێبێلی پڕینەکەیتەوە بەڵام client information گرنگە بۆ نمونە ئەگەر تاپۆی خانوویەکت هەیە سیارەیەکت بەناوە بزنست هەیە هەر شتێکت هەیە کە وا بکە پشتگیریەکی بەهێز بێت بۆ تۆ لە client information دایەنی. ئەمە یەک ئەمە هی خۆت تەواو ئەمجارە هی خێزانەکەت چۆن ئەزانی هی خێزانەکەتە بە ساڵی لەدایکبوونەکەی
کێ موالیدی 1974 بۆ نمونە خێزانەکەتە ئەم بەشە هەمووی زانیاری بۆ خێزانەکەتە هیچ پەیوەندی بە تۆ نییە ئەمە دائەگرێ ڤیزیتەر ڤیزا ئەم PDF داونلۆد دەکەی بەجیا هەموو زانیاری خێزانەکەت ماڵیان لەکوێ و خێزانەکەت چی شەکات و چی کردو و شتانە هەمووی پەیوەندی بەهی خێزانەکەتەوەیە بۆی پڕەکەیتەوە دوای ئەوە فۆرمێکی تر هەیە فامیلی ئینفۆرمیشن زانیاری تەواو لەسەر ئەندامانی خێزانی خێزانەکەت ینی خوشک و براکانی دایک و باوکی لەکوێ ئەژین چی ئیشەکەن و ئەشتانە پڕیەکەیتەوە پاسپۆرتەکەی لەگەڵ وێنەیەکی معاملات ئەمە بۆ خێزانەکەت ئەم جارەی تەخوارەوە ئەگەر خێزانەکەت ئێوە کلاینت ئینفۆرمیشن پڕ بکاتەوە ئەگەر شتێکی هەیە بزنسێکی هەیە خێزانەکەت ئیشێکی هەیە سەیری هەیە تاپۆکەی لێرەدا ئەنێن بەڵام ئەبێ هەر شتێک کە دای ئەنەی بە ئینگلیزی بێت و تەرجمەی بکەیتەوە ئینگلیزی دوای ئەم جارە فۆڕمی کێت مناڵەکەت کە بۆ نمونە موالیدی 2013 Application for Visitor Visa ئەمەی بۆ پڕەکەیتەوە زانیاری لەسەر مناڵەکەت پاسپۆرتەکەی لەگەڵ وێنەیەکی معاملات کلاینت ئینفۆرمیشنی ناوێت کە تەمەنی بچووکە شتێکی وای نییە ئەم دوان ئەتوانی بەجێبێلی جایی تەخوارەوە کە ئەم فۆرمانت هەمووی پڕ کردەوە لێرە ئەنووسرێ proceed to pay یان continue ئەلێرە لە ئێستا ناتوانی لەبەرەوەی فۆرمەکانت پڕ نەکردوتەوە ئەم فۆرمانە هەمووی ڕەنگەکەی ئەگۆڕێ بۆ سەوز لە شوێنێک سەوزە بێ کە ئەوە پیشانەیە کە تۆ ئەپلۆدت کردو ینی تاوە پڕت کردوتەوە و داتناوە بە ئۆنلاین $470 تەنها خۆت و خێزانەکەت ئەچن بۆ پەنجەمۆر مناڵەکەت ئەگەر بچوو بێت تەمەنی پەنجەمۆری ناوێت ئەو ئیمێڵی کە دای ئەنی بۆ کردنەوەی ئەکاونتەکەت لەوێ ئیمێڵت بۆ دوای 1-2 ڕۆژ پێدەڵێن کە بچی پەنجەمۆر بکەیت پاسپۆرتەکانتان ئەبەن لەگەڵ ئەو فایلەی کە بە ئیمێڵ بۆتان ئەنێرن ئەبێ پرنتی بکەن و بیبن لەگەڵ خۆتان ئەمە هەمووی هەنگاوەکانی پڕکردنەوەی ڤیزای گەشتیاری کەنەدا بۆ خێزان ئەگەر پرسیارێک تێ لە کۆمنت بۆم بنووسە ئەگەرەتەوێت تەقدیم بکەی هێشتا تەقدیم مەکە لەبەرەوەی ئێستا کاتی ڤیزای گەشتیاری نییە بەڕاستی دنیا زۆر ساردە بۆ لای مانگی 2-3 تەقدیم بکەن بە خۆت و خێزانەکەت هەر پرسیارێکتان هەبوو بۆم بنووسن و هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر لەسەر کەنەدا هاوڕێیان منە بێ بڕۆم خواتان لەگەڵ